دیارە بۆ دووەمین ساڵە کە ئاهەنگی دەرچوونی قوتابیانمان ساز دەکەین لە مەراسیمێکی وهای شایستەدا بەن 40-50 تەڵەبەمان زیاتر هەیە. ئەم ساڵ تقریبا 15 قوتابی 4 خوشک و 11 برا تەخەڕوج دەکەن لە قوتابخانەکەمان. ئەمە سوپاسی خوای پەروەردگاری دەوێت. دوعای تۆفیق و سەرفرازیان بۆ دەخوازیت. تەمەنای ئەوە دەکەین کە بەڕاستی ئەهلی شارەکەمان و دەوروبەر ڕۆڵەکانیان بنێرن بۆ ئەو قوتابخانە خنجیلانەیە ئامادەی ئەمڵای کوڕی عومەر بۆی کە ڕۆڵەکانیان لەو قوتابخانەیەدا فێری ئاداب و ئەخلاق و زانستە شەرعیەکان ببن. ئەمە نەقسێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کاتێکدا کە کۆمەڵە قوتابخانەی ئایلی هەیە لەسەر ئاستی شار و شارۆچکەکاندا و ئێمە دەبانێت جیلێ پێ بگەێنین بە پەروەردەیەکی ئاینی و خۆماڵیانە و کوردەواریانە لە جاتی ئەوەی کە ڕۆڵەکانمان بڕۆن لە وڵاتانەوە لە هەندەرانەوە بە فکری جیاجیا بێنەوە. پێویست بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان لاکی بەلای ئەو مەدرسانەدا بکردایەتەوە لە ڕووی مادیەوە لە دامێکی باش و سەنەدێکی باش بواە هاوکاری کردبین. بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ هاوکارێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ قوتابخانە دابین نەکراوە.